ڕووفاتی سەتەنفالکراوی بارزانە. پێش 39 ساڵ حکوومەتی باز لە کەسوکاری دای بڕین و زیندە بەدساڵی کردن. بۆ گەیشتن بە دوا مەنزەڵیان نەوەکانیانن بە گۆڵ ماڵ ئاوایان لێ دەکەن. ڕووفاتەکان لە 15 شوباتی ئەمساڵ لە ناوچەی بەسیەی پارێزگای موسەنا لە باشووری عێراق دۆزراونەتەوە. دوای پشکنین و ڕێکارە تەندروستیەکان دەرکەوتووە کە هەمویان بارزانین. بە دوواداچوون و گەڕانمان بە دوای گۆڕە بە کۆمەڵەکانە بۆ هێنانەوەی ڕووفاتیان بەرناو پلانمان هەیە و ڕووفاتیش ئامادەیە بهێنینەوە تەشخیص و بە دوواداچوونەکەین بۆی بناسێرنەوە خەڵکی منتیقیەکەن و ئێستا پلان و بەرنامەمان هەیە ئیشەڵا لە ئێستا بەدواوە بە پێی ناسینەوەیان خەڵکی هەر منتیقەیەک بوون دوای ئەوەی کە تەشخیص کرا لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە ڕووفاتی تر هەیە لە کاتی خۆی ئەعلانیەکەی. زۆر نەو دایکانەی لە چاوەڕوانیدا بیناییان لەدەستا. لە تێرنەدیتنی کوڕ و هاوژین و کەسوکاریان زۆریان چەشت. بۆ منداڵەکانیان شوێنی باوکیان گرتەوە و بە کوولەمەرجی پێیان گەیاندن. براين منن اي سوينا اي سوونا اي عزيزي بدلونا دايكا من الصوت انا موسوسه كل برو موسوسه انا بكل مش كوفداله ما متذكري بيكو دي بيرجي دوزني باقيزي سبيدي دورة المدو برو من السيجو برو من إنو هلا قد برو من شو قلت خاص وقت ترنيمه دبرو من جابو من مامت من كهاد من استبرا من تبدي بابي من ابراهيم من ابتي من دهني دلي قولي الارام كما بدي نقول اما انشنا قولي لها ويجمود تسمع. سێمین کاروانی ڕووفاتی ئەنفالی بارزانیانە دەگاتەوە زێدەکەیان. ساڵی 2005 ڕووفاتی 503 کەس و 2014 93 کەس و دواهەمین کاروانیش 100 ئەنفال کراو. سوپاسی هەر هەموو لایەکەکەین کەوا ئێوە ئەزیەتتان کێشە هاتوون. لە 8,000 بارزانی بێسەر و شوێندا تا ئێستا تەنها ڕووفاتی 696 کەسیان هێنراونەتەوە. سیویەکی 1983 وەک ئەمڕۆ یەکشەممە بوو. ئەو کاسەرانی بەعز بەدەرەوە بوون و کوردەکانیش لە ترسی دەستگیرکردنیان خۆیان دەشاردەوە. ئەمڕۆ ڕێک پێچەوانە بوو. سەرانی بەعز ون و کوردەکانیش بەو پەڕی ڕێز و شانازیەوە ئەوانەیان لە زێدی خۆیان بە خاک سپاردن. بەختیار قادر ڕوودا و دەڤەری بارزان.